عباس سڵاو لە تۆ بینەرانی کوردستان 24ش هەرۆکو ئاماژەت کرد ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگای نێودەوڵەتی هایتێکسە چونکە ئەمڕۆ کۆتا ڕۆژە هەست دەکەم جونجۆڵێکی زیاتری پێوە دیارە ئەمڕۆ خەڵکێکی زۆر لێرە ئامادەیە وەکیش لە دەموچاویان دیارە و لەگەڵ یان قسە ئەکەین زۆر خۆشحاڵ و دڵخۆش بە بینینی ئەو هەموو گەنجە بەتوانێت کوردستانە کە لێرە ئامادەن و زۆربیان خۆیان خاوەنکارن یاخود تەکنۆلۆژیای باشیان بۆ خزمەتگوزاری باش لە وای تەکنۆلۆژیا پێشکەش بە خەڵک کردووە هەر وەکو ئاماژەت پێکرد ستافی کوردستان 24 لێرە ئامادەیە ڕووماڵی تایبەت دەکات لە ناو پێشانگاکەدا و میوانداری گەنجە بەهرەمەند و زیرەکەکانەکە من ئێستا یەکێک لە قوتابیەکانی زانکۆی تیشک گەنجێکی بەهرەمەند عەبدوڵڵا سەلام لەگەڵا بەخێر بێ خۆت بە بینەرانی کوردستان 24 بناسن. من ناوم عەبدوڵڵا سەلام ئەحمەدە تەمەنم 22 ساڵە قوتابی زانکۆی تیشکم قۆناغی دووی هەندسەی کۆمپیوتەرم. بە چ شتێک بەشداریتان لە پێشانگای هایتێکس کردووە ئەم ساڵ؟ بەڵێ ئێمە فکرەکەمان لێرە ڕۆبۆتە بە ڕۆبۆت بەشداریمان ئەم ڕۆبۆتەی دروستان کردووە. باشە ڕۆبۆتەکەمان ئیشی چییە؟ ئیشی تۆ چاندنە. تۆ چاندن؟ سیدینگ سوپ ناوەکەی بە ئینگلیزی. ئەتوانین ئەوا بیسوڕێنین بۆی کە کامێرا دیار بێ ئەگەر هاوکاران یارمەتی دەر بن لە گواستنەوەی وێنەکاندا باشە من دەیسوڕێنم تۆ بەردەوام بە. ڕۆبۆتەکەمان هەمووی فکرەکە لەوەیە بۆ نمونە شوانەکانمان ئەوانەی کە لە مەزرعە و لە حەدیقەی گەورەیان هەیە باشە یعنی بۆ نمونە گە بیانەوێ دار و توشتی زۆر بچێنن ینی دۆنمەکەمان زۆرە مەسافەکەمان زۆرە ئیزعاجە هەمووی بەدەست بکرێت ناخۆشە کاتی زۆرەوێ هیلاکە بن ئەم ڕۆبۆتەمان هەموو ئیشەکانی تۆماتیکە هەمووی خۆی ئەیکات لە ڕێی کۆدەوە بە کۆمپیوتەر ئیعازێ دەیتێ و بۆ نمونە پێڵی مەسافەکانی پێڵی چەندێک بڕاو چەندێک ڕابۆستێ هەمووی خۆی ئەیکە ئیشەکانی کەواتەمە بۆ چاندنی تۆوە لە بواری کشت و کاڵ بەستوودا چۆن بۆ بیرۆکەی دروستکردنی ڕۆبۆتێکی لەم شێوە بۆ دروست بوو؟ وەڵاهی هاندەرەکەمان چی بوو ئێمە لە زانکۆی خۆمان ساڵانە کۆمپەتیشنە کرد ینی مسابقە ئەکرێت لە بینی ڕکابەریە بەڵێ لە بینی بەشەکانە ئیتر لەگەڵ هاوڕەکانمان بڕیاری ئەوماندا شتێک دروست بکەین و دانەیەک لە هاوڕەکانم فکری ئێوەیان هەبوو ئەمە دروست بکەن ئیتر پێکەوە هەڵساین بە دروستکردنی ئەم ڕۆبۆتە. باشە چەند کەس بەیەکەوە هاوکاریتان کرد تاوەکو ئەم ڕۆبۆتەتان دروست کرد و چەند ماوەشی خایان کە ڕۆبۆتێکی لەم شێوازە دروستکرا؟ بەڵێ 3 نەفەر بووین لە دروستکردنی ئەم ڕۆبۆتە. 3 قوتابی لە بەشی خۆتن؟ 3 قوتابی لە بەشی خۆم هەر سێکمان هەستان بە دروستکردنی ئەم ڕۆبۆتە و تقریبا ماوەی 3 هەفتە زیاتری پێچوو بەڵام 3 هەفتەی ینی کامل ینی وەختی واها ڕۆژی وەها بوو لە نۆی بەیانیەوە هەتا 3 شەو خەریکی بوون. باش پێم بڵێ ئەو کەرەستانەی کە بۆ دروستکردنی ئەم ڕۆبۆتە دابین کراوە لە هەرێمی کوردستان بۆ یاخودە دەرەوە هاوردەتان کردووە؟ نەخێر هەموو کەرەستەکان لێرە مەوجودە ینی لە بازار هەیە ئەتوانین داوایکەی لە بەغدا داوایکەی و حتا بۆ نمونە شێوازی دەرەوەشی بە کەیفی خۆتەدا لە دار دروستێکی لە پلاستیک دروستێکی لە ئاسن دروستێکی ئەوەی تر کەوێتەوە سەر خۆت بەس ینی شتەکانمان ئەوانەی کە بەکارمان هێناوە فکرەکانمان لەوە بووە هەمووی ناوخۆ بێ بابەتەکانمان هەمووی ناوخۆ بێ. پێم بڵێ ڕۆبۆتێکی لەم شێوازە گەر بیانەوێت چەند گەنجێوەکو تۆ دروستی بکەن تێچوەکەی چەندە ئایا تێچووەکی زۆری هەیە یاخود تێچوەکەی مام ناوەندە باشە؟ تێچۆکەی ئەگەر بۆ نمونە بەتەنیا بێت لەوانەیە تۆزێک زۆر بێت بۆت بەڵام ئەگەر 2-3 نەفەر بی ینی تێچۆکەی احتیاطیە ئەوە گران نییە ینی پارێکی چاک تێناچێت. هیچ گۆڕانکاریەک لەم ڕۆبۆتە بڕیارە بکرێت لە داهاتوودا وەک سێرەکەم کامێرا و سەنسۆرشتی لەسەر نییە ئایا پلانتان هەیە لە داهاتوە شانە زیاد بکەن؟ بەڵێ ئێمەش ئەوەی دروستمان کردو لە پێش چاو تا شتێکی سادەیە ینی وەک بۆ شاندان و بۆی خەڵک ببینێت چییە ینی فکرەکە چۆنە فکرەکە بگەینێت لە داهاتوە بەتەمان ئینشاڵڵا سێنسەر و بۆ نمونە ناڤیگەیشن و ئەو شتانی بۆ دابنین بۆی شتەکانمان ینی ئەو کارانەی کە ئیسراحەتتر بێ و ئاسانتر بێ بۆ ئێمە بۆ نمونە سێنسەرەکان ئەگەر شتێکی لە پێشا بوو بۆ نمونە بەردێکە دارێکە یان دیوارێکە بۆی بگەڕێتە خۆی لێ نەدات ئاگادار بکاتەوە. کۆتا پرسیارم لێت هایتێکس چۆنە بینی بۆ گەنجێکی وەکو تۆ کە لە زانکۆی خوێنێت حەزە خولیای هەیە بۆ دروستکردنی ئامێری پێشکەوتی وەکو ڕۆبۆت ئەوانە؟
بەڵێ بەجددی ینی پێویستمان بە زۆر ینی هینی وا ئێڤنتی وا هەیە چونکە زۆر گرنگە بۆ گەنجەکانمان بۆی بتوانن ینی چانسی خۆیان ببینن یان ئەوەتە کۆمپانیای ترە بینن بتوانن بەرەو پێشەوە بن و فکرەکانیان بگەێنن و چەند فکرەیترمان هەبوو لەولا ئەگەر خۆتان بینیتانە و گەنجەکانمان ینی فکرەی جوان جوانیان هەیە بەس ئەوەیە تر ئەبێ سەپۆرتیان بکرێت و ینی یارمەتیان بدرێت. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا سەلام کتابی زانکۆی سپاس بۆ ئامادەبوونت. ئەباس من دەگەڕێمەوە لای تۆ ئەمە میوانەکەم و ئەمەش کارەکەی بۆم ڕۆبۆتە کە تایبەتە بە چاندنی تۆ و لە بواری پشت و کاڵ بە سوودا هەروەکیش ئاماژەی پێکرد بەڕێوەچوونی پێشانگای تەکنۆلۆژیای هایتێکس بە سوودە بۆ گەنجان بۆی کە تواناکانیان پیشان بدەن و زیاتر پشتگیری بکرێن بۆی کە هەان بدرێن و کاری ناوازەتر پێشکەش بکەن لە بواری تەکنۆلۆژیادا. دنا فەریقی لە پێشانگا هایتێکسا نێودەوڵەتیە لە ئەولێرە سوپاس.